لە یەکەمین کۆبنەوەی کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت جەختی لەسەر ئەوە کردەوە کە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەرەکی کار لەسەر دامەزراوەکردنی دەستگا و دامەزراوەکانی حکوومەت دەکات. هەروەک ئەوەشی نەشاردەوە کە وێڕای ئەوەی لە ماوەی ڕابردوودا کاری زۆر باش کراوە، بەڵام تیمی حکوومەت وەکو پێویست سەرکەوتوو نەبووە لەوەی وەکو یەک تیم کاری نەکردووە. بۆیە دەبێت لەمەوەدا وەکو یەک تیم کار بکەین و هەموو وەزیر و وزارەتەکان لەگەڵ یەکتری ئەو پڕی هەماهەنگی و هاوکار بن. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەک ئاماژەی بەوە دەکەن یەکسانی لە موچەدا هەیە و سیاسەتی ڕازیکردنی خەڵک کە پێشتر پەیڕەو کراوە کاریگەری زۆر خراپی لەسەر پرسی موچە دروست کردووە. هەروەک زۆرێک لە یاساکان پێویستیان بە هەموارکردنەوە هەیە و هەیکەلی کارژێڕی وزارەتەکانیش دەبێت چاک بکرێتەوە. دواتر بەردەمەی کاری کۆبنەوەکە خرایە ڕوو کە تێیدا وەزیری کاروباری پێشمەرگە راپۆرتێکی لەبارەی بارودۆخی سەربازی ئێستای هەرێمی کوردستان و ئامادەکاریەکانی وزارەت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان و پاراستن و بەرگریکردن لە سنووری هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان خستە ڕوو. پاشان وەزیری ناوخۆش ئاماژەی بە ڕەوشی ئەمنی ئێستای هەرێمی کوردستان کرد. دوای گفتوگۆ و خستنە ڕوو سەرنج و بیرروڕا لەلایەن وەزیرەکانەوە ئەنجومەنی وەزیران لەو کۆبنەوەدا بڕیاریدا لیژنەیەکی هەمیشەیی بۆ دامیکردنی پێداویستی لۆجستی بۆ هێزی پێشمەرگە بە سەرپەرشتی وەزیری کاروباری پێشمەرگە و ئەندامەتی وەزیرانی سامانە سروشتیەکان و ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و شاراوانی و گەشت و گوزار و تەندروستی پێک بێت. هەروەک بە جۆرەی زانیاریەکانی کورساتش لەو کۆبنەوەدا بڕیار لەسەر دوو لیژنەی تر درراوە لەوەلەن لیژنەیەکی تایبەت بۆ بەدادەچوونی کێشەی کارەبای مووسڵ و کەرکووک کە وش پێک دێک لە قوبات تاڵەبانەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی و سامانە سروشتیەکان و کارەبا. هەروەک لیژنەیەکی تر تایبەت دەبێت بە هۆشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەرکەکانی هێزی پێشمەرگە و مەترسیەکانی داعش، ئەوش پێک دێک لە وەزیری ڕۆشنبیری و لاوان و وەزیری ئەوقاف. لە کۆتایی کۆبنەوەدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆبنەوەیەک و یەکەمین کۆبنەوەی کابینەی تازەی حکوومەت بە ئیجابی لە قەڵەمدا و ئاماژەی بەوەدا ئەگەر ئەم یەک ریزی و یەکدەنگیە بپارێزین سەرکەوتوو دەبین و باشترین خزمەت بە خەڵکی کوردستان دەکەین. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.